ئەم سیستما هەتا لە چ ڕادێکا لە چ ئاستێکا تا ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێکراوە لە چ قۆناغێکایە ئایا گەیشتووەتە لای ئێوەش وە مەترس ئێوەش ئەو نیگەرانیانەتان هەیە کە باسی لێواکرێت؟ بەڵێ سەرەتا بەنای خۆی گەورە سپاس بۆ دەرفەتان لە بۆ جەنابتان کە قسەی دەکەین بەنسبەت ئەو حکوومەتی عراقی ناوەندی فیدرالی کە بازی گران کردووە لە 500 بۆ بەستانسی تاوان کاریگەری هەیە لەسەر برێ هەموو کاڵا و هەموو شتومەتێک بە تایبەتی زێر بەس ئەمە کە جێم لێ بۆ بەڕاستی ناعاقەچی گەورە کرا بەرامبەر حکوومەتی کوردستان لەبەرەوەی هیچ پرس و ڕایان بە بواری شارەزانی بواری ئەبروی خۆمان نەکردی ئەو قڕارەیاندایە و تا ئێستاش ئەو بڕیارەت تەطبیق نەکرا لە هەرێمی کوردستان بێگومان ئەگە بێت و ئەو بڕیار تەطبیق بکرێ نرخی زێر طبعاً بەرز دەبێتەوە گران دەبێتەوە ئەمەش دەبێتە ئاستەنگ بۆ هەوڵەتیان کەوە زێر بەخۆی گرانە و ئەو ساڵ زۆر گران بۆ لە ساڵی 2020 ساڵی ڕابردوو ئەمەش بێگومان کاریگەری دەبێتن. ئەی باشە کاگوریا هەتاوەکو ئێستا ئێوە وەکو زەڕنگەرانی هەرێمی کوردستان هیچ وردەکاریتان پێ نەدراوە بۆ نمونە ئەوانەی عراق کۆمپانیەکانی هاوردەکاری عراق ئەڵەن بۆ کیلۆیەک پێشتر 250,000 باجمانەدا ئێستا بۆ 12,500,000 بەرز بووەتەوە بۆ ئێوە بە چ شێوەیە کە ئێوەش هەمان یاسا ئەتانگرێتەوە بێ ینی بێ پێش و دووە بەبێ کەم و کورتی هەمان بە هەمان ئاست باجەکەتان بەرزە بێتەوە؟ بەڵێ بە دنیایەوە بەخۆی عراق کە لەمفت دابەزیە زۆر وەزی خراپە لە بۆ بودجێ ساڵی 2026 بۆیە ئەو بازانێک کە زیاد کردی ئەمە شتێکی زۆر خراپە یعنی بەبێ ڕاپرسیەک و دیسان دەرێمە زۆرمەکی گەورەکە لە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی هیچ حسابم بەوە نەکردیەوە پرسیان بەوە نەکردیەوە جەماعەتی ما برێن بازرگانی ژووری بازرگانی ئەوانش کۆمێتیان هەبوو بە دنیایەوە پێشترێش کە مەنەسە هەبوو یعنی لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان مەمنوع بوو یعنی ئەمە لۆ لە هەندێک باشەکان لە گەردان و لە خراپەکان لە گەردان نەبین ناسی لەسەر ئەساسێک لۆ حکوومەتی هەرێمی کوردستان مەمنوع بوو مەنەسە بکرێت بۆ زەرگرانی حکوومەتی کوردستان ئەوانێک کە ئینجازان لە حکوومەتی هەرێمی کوردستان بووە ئەمە بەڕاستی خۆی لە خۆیدا ڕاستی بێوجدانێکە یعنی بەرامبەر هەموو عراق بەگشتی و بەتایبەت هەرێمی کوردستان دەکەین بۆیە یعنی لێرە لە کەناڵەکە جانابتانەوە داوا دەکەم کە یعنی چا بخشێنەوە بەر بەو بڕیارەکە داویانە لەبەرەوەی زێر بەخۆی خۆی لە خۆیدا زۆر گرانە زۆر گران بووە یعنی ئێوە جەنابتان دەزانن بازەکەی بێتە سەری 200 گران دەبی بازار سز دەبێتن کاڵەکان گران دەبن و حکوومەتی عراقی دەوێت بەو شێوە ئەو داهاتانە ئەو پارانە خۆرکاتەوە بودجێ پێدابێ ئەمە وابزانم زۆر ئەستەم دەبی لە بۆ حکوومەتی عراقی داهاتوو. باشە ئێوە هیچ هەواڵێکتان هەیە کاگوریا دەربارەی ئەوەی کە ئەسڵەن ئەم سیستمە جێبەجێ کرێ لای ئێوە ینی پێت وایە کە جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستان؟ واللهی ڕاستی ئەوانە ئایا ئەو کە جێبەجێ بکرێ ئەمە ئەو پرسانە لێ دەگەڕن لە بۆ دەسەڵاتانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان دەتوانێت تاوتۆی بکەن و بەرەنگار بنەوە ئەم لێرە داوا دەکەم کە ئەوانەی لە مختصین لە بوارەی کە بەنسبەت ئەو گومرگ و دارایەکان و بازەکان یعنی دانیشتن بکەن و گفتوگۆ بکەن و هیچ نەبێ بکەنە ڕێکەوتنێک یعنی بۆ گشتی کە ڕێژەکە بینە خوارێ گەروا بێتن ڕاستی بۆ زێر مەسەرەن 15 بی یعنی زۆر دەکە نرخە زۆر دەبێتەوە بۆیە ئەستەنگ دروست دەبێتن و بە گشتی لە بۆ هەموو کاڵەکان و هەموو شتومەتەکان کە هاوردەی کوردستان دەکرێتن. باشە با بەگشتی باسێکی بازاڕی زێڕش بکەین لە هەرێم بێگومان بەرزی و نزمی زۆر بەخۆیەوە بینێ زێر لە ئێستا بازار چۆنا کڕین و فرۆشتن هەیە یان هاوڵاتیان بە وریاییەوە مامەڵاکەن لەگەڵ بارودۆخەکەیە؟ بڵێ طبعاً خۆتان دەزانن ئەو ساڵ لە ساڵی 2025 گەورەترین بەرزبوونەوە لە مێژوو زێر تۆماری کرد دەتوانێت بتێم 65 لە ساڵی 1970 تا ساڵ 1225 لە ببوورە 2025 گەورترین ڕێژەی بەرزبوونەوە لە ساڵی 2025 تۆمار کرا ڕێژەکەی 6 بوو. ساڵی 2026 ئەوە چاوەڕێ دەکەین ئینشاڵڵا ساڵی خێربەرەکە دەبێت لە بۆ هەموو گەلانی عراق و بەتایبەتی کوردستان بازارەکەش ئەلحەمدوللا هەیە و خەرکانێک هەیە زێڕی دەکڕی لەبەرەوەی لە ناڕوونی لە بازار هەبی زێڕی دەکردن زیوی دەکڕن ئێستا بازار هەیە بەس تا ڕادێک سز بووە ڕاستی یعنی هەندێک نزمین پێوە دیارە. زۆر سپاس وریا مەلایاسین زەڕەنگەر کە لە هەولێرەوە لەگەڵ مامۆ سپاس بۆ زانیاریەکانتان.